بەڵە خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ ئەچمەلای تۆری دومی پرۆگرامەکەمان قسە لە سەر کتێبێکی نوێی نووسەر و ڕۆژنامەنووس مەریوان مەسعود بە ناوی من دەنووسم و ئێوەش بیخوێندنەوە کە ئەمە ئەزمونێکی نوێی نووسینی ڕۆژنامەنووسیە کە نزیکەی 65 بابەتی هەمە جۆر و بە تایبەتی ڕۆژنامەوانی تێدایە قسە و باسی زیاتر دەربارەی بەرهەمەکە و ناوەڕۆکی کتێبەکە کەم بەڕێزیان لە ئەستۆدیۆی کورسات مەگەزین میوانمانن کاک مەریوان سڵاوت لێبێ مەبەستە چییە من دەنووسم و ئێوەش بیخوێنەوە خۆی هەروە بێت هەر تۆ نووسیت و ئێمەی خوێنین زۆر جار ئێمە نووسین و یان باڵێن کەس نایخوێنێتەوە ئەوشی تایە ئەوەی کە من بەبەستمە لێرە لە پێشەکەش ینی بەواسەحی باسم کردووە یعنی داواتان لێ یەکەم بیخوێننەوە لەبەرەوەی ئەزمونێکی نوێیە من هەوڵم داوەکو ڕۆژنامەنووسێک کە 27 ساڵ ینی ئەزمونم هەیە لە نووسینە یعنی بە شێوازێکی تازە ئەم کتێبەم نووسیوە کە بەڕێی من ئەچێتە چوارچێوەی خانەی ئەزمونێکی نوێی ڕۆژنامەنووسی کە لە کوردیە تا ئێستا ئەم جۆرە نووسینە زۆر کەم بووە ناڵێم نەبووە بەڵام زۆر کەم بوو یان دەگمەن بووە یان نووسەرێک بەردەوامی پێنەداوە لە ڕووی داڕشتن و نووسین و سەلیقە و ئەو وردی کە من تێمدا بەکارهێناوە جگە لەوەش هەر بابەتێک مەسەلەن دەگمەنە لە کوردیە هەموو بابەتەکانی من کە لەم کتێبە هەیە کە 65 بابەتی جۆرا جۆرە هەمی پشتی بە باڵگا بە وێنە با بڵێن باگراوندێکی هەیە نووسینەکان یان نووسینێک نییە لە خۆی نووسراوێ یان ئیلا پشتی بەستووە بە هەندێک سەرچاوی کە لێرە من دامناوەتەوە یانی ستومە ینی بۆیە پێم وایە ئوسلوبەکەشم با نەڵێم من زۆر ینی با بڵێن گرنگ یان باش نووسیمە بەڵام کە خوێنەری خوێنێتەوە ئەزانێ ینی تێری ئەەکەم لە بابەت و لە وشە و لە نووسین بۆیە پێم وابێ ئەزمونێکی نوێم ئەزمونێکە من زۆر باشە بگومان باسی بابەتەکانی ناو کتێبەکە و ناوڕۆکی کتێبەکەکەین بەڵام جیاوازی چییە بابەتێک ڕۆژنامە نووسێک بینووسێت لەگەڵ بابەتێک کە نووسەرێک یاخود ئەدیبێک بینووسێت بەڵێ بێگومان پرسیارەکە زۆر ئاین دقیقە من پێم وایە نووسەری نەکار ئەدیب یان تا نووسەری سیاسیش هەندێک جار هەموو نووسەرەکانی بوارەکانی تر جگە لە بواری ڕۆژنامەنووسی بە بۆچوونی من زۆر ورد نین لە زانیاری پێدان بە خوێنەر بەڵام ئەرچی ڕۆژنامەنووسی ڕاستەقینە ئەوەیە بۆ هەموو وشەیەک کە ئەیڵێت ئاگای لەوە بێ بنگۆڵکاری بۆ کرابێ ئەبێ ئەنی پشتی بەسپێ بە کۆمەڵێک خاسێت و سیفەت کە بەڕاستی پێم وایە لە نووسینەکانی ترە ئەم باڵێن ئەم داواکاریانە نییە بۆ نوێت و ئەدیبێکی دەی دقێکی شعری دەنووسی یان ڕخنەیەک دەنووسی لەسەر یەک بابەت بۆ منە شانۆیەکە یان هەر بابەتێکی ترە مۆسیقایە دەی قسە لەسەر ئەم بابەتەکەی بەڵام ڕۆژنامەنووس نەخێر پێویستە ورتر بێت لەوەی کە زانیاری ئەدا بۆیە من پێم وایە ڕۆژنامەنووس مەسئولترە بەرپرسیارترە لە نووسەرەکانی بوارەکانی تر بۆیە منیش هەوڵم داوە یعنی ئەگەر کەسێک بێ بە ڕۆژنامەنووس یان بێ ئەزمموی ڕۆژنامەنووسێک عەلەقەڵ ئەگەر ئەزمونێکی کەمیش بێ ئەوەی من بخوێنێتەوە بزانێت کە ڕۆژنامەنووس بە بۆچوونی من ئەبێ بەم شێوازە بنووسێت بێگومان ئەم کتێبە زادەی ئەو ئەزمونە گەورەیە کە چەند ساڵێکە بەڕێستان لە بواری ڕۆژنامەنووسیدا هەتانە با بینە سەر ئەو بابەتانی کە لە ناو ئەم کتێبەیە باست کردووە بابەتەکان دیارە من لێرەشە سەلیقەیەکی خۆم بەکارهێناوە من کەڵێم سەلیقە بە معنای باش ناڵێن با نەڵێن هەر زۆر هینی خۆی دەکا بەڵام سەلیقەی ئەوەی کە توانیومە بابەتی جۆراجۆر لەو کتێبە کۆ بکەمەوە بۆ نمونە من لە ڕەوانشاد شێخ محەممەدی خاڵەوە هاتووم ینی هێناومەتە خوارەوە هەتا حەسەن زیرێکشم هێناوە یعنی جۆرا و جۆرە نووسینەکان بۆیە ینی کە خوێنەری خوێنێتەوە من هەوڵم داوە تێری بکەم لە کۆمەڵەشت مەسەرەن لە هەندێک قۆناغە ئەوەستم لەسەر مامۆستا براهیم ئەحمەد کە چی کردووە چۆن هاتووە چۆن گەلاوێژی هێناوە چیتیا بۆ گەلاوێژ یا مەسەرەن چی وتووە لەبارەی ژن کە تا ئێستا هیچ کەسێک پێی بۆ بابەتە نەبردووە کە براهیم ئەحمەد یەکێک بۆ لەوانەی بە شێوازی خۆی باخی بۆ منە بە ژن داوە یان بۆ منە لە چەند بابەتێکی جیاجیا باسی مامزرا لەکەم بەو شێوەی ناکە ئێمە تا ئێستا ئەناسیومانە من باز دەکەم وەکو مامزرالی ڕۆژنامەنووس وەکو مامزرال کە ڕخنەی هەبوو لە هەندێک خەڵکە هەتا مەسەلەن بابەتێکی هەیە لەگەڵ نووسەرێکی ئیسرائیلی کە نامە ئەگۆڕێتەوە مەسەلەن لەم کتێبەی منە بوونی هەیە
یا مەسەلەن چەند بابەتێکی تریە لەسەر هەموو علامەکانی کورد زۆربیان بۆ نمونە چمەوە منتیقەی جیاجیا مەسەلەن چمەوە باکوور تێری بابەت هەڵبژێرم یەمەوە لای بەدلیسی یەمە خوارەوە یەمە بۆ هەولێر لای مەسەلەن مەلای گەورە لە هەولێر کە چی بووانی هەموو بابەتەکانم وا لێ کردووە کە خوێنەر بیخوێنێتەوە یعنی چێژێک وەرگێ کە بێزار نەبێت جگە لەوەش من لەم کتێبە بەڕاستی هەوڵم داوە بابەتەکانم زۆر درێژ نەبێ چۆن پێم وایە خۆشم نووسیمە لە پێشێکەیە هەردەم ئەو قسەی خۆم بۆ ئەڵێم خوێنەر مەزبور نییە هەموو کتێبەکەیم بخوێنێتەوە هەموو کتێبێکی تریژ هەر وایە من پێم وایە هەموو کتێبێک بۆی نەبخوێنێتەوە بۆ منە تۆ ڕۆمانێکە یان هەر دەقێکی ترەکە دەستێکی تێ یەکسەری کە دەستەکەی قەبارە کتێبەکە پێش ئەوی بیخوێنێتەوە تۆ ورەت نەوەک داهابەزێ چۆی تۆ بڵێ ئەوم بۆ خوێنێتەوە تۆ بڵێ ئەو شەوقی هەبێ زەوقی هەبێ بیخوێنمەوە بۆیە من هەوڵم داوە ئەگە جەناوت بۆ نمونە لەم 65 بابەتەی من نووسیمە هەر بابەتێکیان سەر بەخۆ بیت هەڵیتەوە مەچۆ سەر ئەوەی تر مەسەلەن ئەو ڕەحمانی حازی معرف کەچێکە لە علامە و بلیمەتەکانی کورد مەسەلەن دێیت کە من لێرە باسم کردەوە چەندین بەڵگەوە کە ئەو بە سوود کتێبەکەم کردەوە ئەم هات بۆ زانیاری مەسەن کەمترین وشە بەڕێی من لەسەر ئەم پیاوەک مەزنەی سلێمانی نووسراوە کە من لێرە هاتوون بە چەندین بەڵگە باسم کردووە کە شایانی ئەوەی بەڕاستی بخوێنێتەوە بۆیە ینی من پێم وایە من وەکو چۆن هین هەیە کوردستان خان تۆ خۆت هەم شانۆکاری هەم لە بواری دراما شانی کارت کردووە ئەو شارەزاییت هەیە درامە مەسەلەن دوو جۆری هەیە جۆرێکیان ئەوەیە هەر ئەڵقە و بابەتی خۆی هەیە داوتیانەوەی کە تۆ تا ئەخیر بۆ ئەبێ ئەنجامە تا لەگەڵ ئەو یەکەمیان لە نووسینە وەرمە تۆ دێیت ئەم درامایی من بابەتێکیان خوێنیتەوە ئەمڕۆ جە و تێکە چێ مەجازن دێت ئاخی تۆ کتێبەکە ڕۆژێکی دیتەوە دوو بابەتی ئەخوێنیتەوە ینی بێزار ناکەم بۆیە هیوادارم لەم ئەزمونەشە ینی ئەزمونێکی تازەیەکە کردومە بتوانم ینی خوێنەر تێرکەم لەو زۆر باشە ئێستا من ئەو بابەتە خۆشت باست کرد و منیش سوتفەکە کتێبەکەم هەڵڵایەوە ژن لا قەڵمە نهێنیەکەی مامۆستا ئیبراهیم ئەحمەددا توێژینەوەیەک لەبارەی پێگەی ژن لە گۆڤاری گەلاوێژدا ئەم بابەتە پێشتر کەس قسە و باسی دەربارەی نەکردووە من بەڕاستی من ئەزمونم هەیە لەسەر بەتایبەت لەسەر مامۆستا ئیبراهیم ئەحمەد چۆن زۆر متابعی ینی هەم ژیانی هەم خەباتی هەم ینی بە شانازی و ئەڵێ من هەموو ژمارەکانی گەلاوێژم هەیە مبالەغەیەکە بڵێم هەموو خوێنەوەتەوە بەڵام زۆربەی بابەتەکانی گەلاوێژم خوێنەوەتەوە وەزانم مامۆستا ئیبراهیم ئەحمەد چ ئاراستەیەکی سیاسی هەموو شتێک دەزانم نەمبینیوە خەڵک من ئەوەی اکتشافم کردووە لەم بابەتەیە گرنگەکەی ئەوەیە مامۆستا ئیبراهیم ئەحمەد زۆربەی بابەتەکانی بەلای خۆی نەنووسیوە کە لەسەر ژن نووسیوێتی یعنی ئامانجی هەبوو دیارە کەندێشت بڵێنە هەتا بۆ زانیاریت یعنی مامۆستا ئیبراهیم ئەحمەد ئەوەی کەم دەڵێم نووسین زۆر جدی نەبووە زۆر نوکتەیەکی هێناوە دایناوەتەوە بەڵام نوکتەکە لە بەرژەوەندی ژنە یعنی لە پیا و سالارێکی یاوە بەڵام بە شێوازێک کە تۆ تێگەی هاتووە لە گەلاوێژ دایناوە بە ناوێکی مستعارەیان چۆن ئەوانە پشت ڕاست کراوەتەوە ئاخەوە پێتەڵێم مامۆستا ئیبراهیم ئەحمەد چی کردووە مەسەن هاتووە دایناوە ئەم نووسینە کە خۆی سەرنووسەری بوویان کە خوان ئیمتیازی بووە دایناوە ناوی مستعاری هەبووە زۆربەی ناوەکانجی وازەحەکە لە لای خۆمان یانی بەتایبەت من کە ینی متابعەم کردو یان توێژینەوەکانم بینیوە یان لە دەستگای مەسەلەن لە بنکەی ژین ساکراوەتەوە مامۆستا ڕەفیقەوان ئەزانین کە ئەوە ڕەوانشاد مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆ مەسەلەن بۆیە ینی هیوادارم ینی وەکو باسم کرد توانی بێتم ینی شتێ بکەم کە پێش من نەکرابێ ینی زۆر باشە ئەم کتێبەی تۆ لەناو کتێبخانەکانە دەچێتە چ خانەیەکەوە بەڵێ ئەو پرسیارە دیسان پرسیارێکی زۆر جوانە لەبەرەوەی من ئەم کتێبە پێم وایە ئەچێتە زۆر ڕەفاوە بۆ ئەچێتە ڕەفەی مێژووەوە چۆ زۆربەی بابەتەکان مەسەلەن بعدێکی مێژوویان هەیە ئەچێتە ڕەفەی ئەوەی کە بەڵگەنامەییە چکە زۆربەی پشتی بە نامە و بە بەڵگەنامە و دۆکمنت و هەتا هەندێک وێنەی تایەکە وێنەی دووبارە نین یانیان با بڵێن خەڵک نەیدیوە یان کەم دیوێتی با بڵێن وەکو باشم کرد لە پێشەوە ئەچێتە ڕەفەی ڕۆژنامەنووسیشەوە حتمەن کەم خۆم ئەڵێم ئەمە ئەزمونێکی ڕۆژنامەنووسیە سەرەتا تەسەورم کرد هەمووی تایبەت بێ بۆ ئەزمموی خۆت لە بواری ڕۆژنامە من هیچی هینی من نییە ینی بزەبت ئەوچم مەسەرنجی خوێنەر بە ئەو ڕاکێشم کە وا بزانم من مەسەن بۆ بچێتە خانەی بیرەوەری یان ئەوە نەخێوانیە بەڵکو ئەمە بیرەوەری و یادگاری و گەورەی ئەو کەسایەتی گەورانی کووردە کە 65 بەسەر هاتم من لەم کتێبە جێراوەتەوە کە توانیمانی بخەم ئەو کتێبەوە باش ئێستا خۆت ئاماژەت بۆ کرد کە ویستوتە لە ڕێگەی ناونیشانی کتێبەکەەوە سەرنج ڕاکێشیت ئەمە چەندێک ناونیشانە بێ
پەیوەندی بە ناوەڕۆکی کتێبەکەەوە بەڵێ بەتەکید وایە کتێب نەک کتێب یا بڵین هەموو وتارێک یان هەموو بەرنامێش تەلەڤیزۆنیش یعنی ئەبێ خۆزای تایتڵ ینی ئەساسی ئیشەکەیە ئەنجا من هاتوو مەسەن ئەڵێم من دەنووسم ئێوە بیخوێنەوە من ئەنووسم تۆ بزانانی من چیم نووسیوە بۆ تا نەیخوێنیتەوە کتێبەکە نازانی من چیم نووسیوە بەسم بۆنە من نەموتووە بۆ نەڵێم بەسەرهاتی مەسەلەن چیای پیرەمەگرون بۆ نمونە ئەو وازە حەکەم باسی پیرەمەگرونەکەم مەسەلەن من نەمیستو ئەوە بڵێم بەخوێنان یان یەکسەری لە دوورەوە تۆ کتێبەکەی من وەرنەگری یان ڕەتی نەکەیتەوە یان یەکسەری یان تا ئەزمموی نەکەی کە بە کوردیڵێن یان نەی تاقی نەکەیت یان تا نەیبینی یان تا لاپەڕەکانی هەڵنەیتەوە بڕیا لەسەر کتێبەکەمەدا لەبەرەوە مەسەلمان نێکردووە زۆر باشە ئەمە کتێبەکە لە ئێستا بڵاو کراوەتەوە نەخێرەوە بە شانازی ئەمە کە کورسات تەلەفۆنی بۆ کردم ناوەڵە هەر ئەلانم کردو لە فەیسبووکە گەڕاوەتەوە و ئێستایەوە بە شانازیەوە یەکەم نوسخە بۆ ئێوەم هێناوە لێرە تەمان پێش دایکی ڕەحمەتیم کە من بە شانازیەوە یەکەم نوسخەم بۆ ئەو برد کە پێشکەشم کرد چونکە بابرین هەموو کتێبەکانم پێشترم بەرهەمەکان بۆ ئەو بەس بەداخەوە سەر ژیان نەماوە بەڵام هەر بە شانازیەوە ینی بۆ سەر گۆڕەکەی بردم و ترەوە مرتاحم کە من کتێبەکەم ئیعلان کرد کە مادەم دایکم بینی ترەوە کتێبەکە شایانی و بچێ بۆ لای خوێنەر ئینشاءالله ئەو بەرنامەکەی ئەوە مقەدیمەیە ئیتر بڕیارم وایە ینی لە هەم لە بڵند و شاری گەورە جارێ بابرین سلێمانی و هەولێر بۆنەی بۆ دەکەم و بەپێی تیراژەکەش ئینشاءالله لە شارۆچکانی تریش ینی پێشکەشی خوێنەری دەکەم خۆزانی لە بڵاوکراوەکانی ڕۆژنامەی کوردستانی نوێشە بە شانازی و چاپیان کردووە بۆیە منانە بێ کتێبەکە پێشکەش بە خوێنەر بکەم کە شایستە ئینشاءالله سپاس دەکەم دووبارە کاک مەریوان سپاس بۆ تۆ کە لە پرۆگرامی کورسات مەگەزین میوان نەبوویت زۆر زۆر سپاس